ئەوانەتان کە ژنتان هەیە ئێوە بە حسابیان بۆ مزگەوت ژنەکانتان زۆر گلی لێەوە هەیە بە خراپن بۆیان قسەیان پێ ئەڵێن جنێویان پێیان ڕسوایانەکەن سووکیانەکەن خۆتان زۆر بە گەورە ئەزانن لە ماڵەوە هەر لە خۆ شەڕە فرۆشن هەر لە خۆ شەڕە فرۆشن دوێنێ دەستی خەزوری ماشکری سەر بە خزمەتکاریش حسابی ناکەی لە ماڵەوە بۆ واکەی کاکە بۆ واکەی یعنی دایمەن زەردەخەنی بۆ ڕەفیقەکەت بەخوا هەمی ڕۆژانە پێمان دەڵێن بەخوا تۆ ئاگاو لە خۆ نییە تەلەفۆنمان بۆکەن خێزانەکەی تۆ تەلەفۆنمان بۆکە تەلەفۆنمان بۆکەن ئەڵێ کاکە یە بۆ مزگەوتەکەی تۆ بەڵام بەخوا لە ماڵەوە دڕندەیە بەڵام بەخوا لە ماڵەوە ناوێرین قسە بکەین بەڵام بەخوا لە ماڵەوە عەزیەتی مناڵەکانی ژا عەزیەتی مناڵەکانی ژەیات زۆر خەتەرە زۆرە مازانی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم چاکترینتانەوەی بۆ خێزانەکەی چاک بێ بە هەر پێ بڵێن سەرژنانی نەخوێنەوارێ با پێ هەر پێ بڵێ سەرژنانی چییە یعنی تۆ بۆ خێزانەکەت باش بە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خیارکم لنسائهم چاکترینتانەوەیە کە بۆ خێزانەکەی باش بێ و ئەنا خەیرکم لنسائه یا لأهله من چاکترینم بۆ خێزانەکەی خۆی بۆ زوڵمیان لێەکەن بۆ جنێویان پێن بۆ سووکیانەکەن ئەگەر ڕۆژە بچیتەوە ماڵەوە تۆزی خواردنەکەنەوە عێک بێ ئێدە چییە باقی چێکا باو جارە وابێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئەبوو هورەیرە غەیری ئەولیە جێڕنەوە قەت عەیبی لە خواردن نەگرتووە ئین اشتها وأكله إلا تركه ئەگەر حەزی لێ بوو بێ خواردوێتی حەزی لێ نەبوو تا چۆتە دوانی خواردووە عەیبی لێ نەگرتووە بەڵام تۆ هەزار عەیبە گریت یعنی چی لە خێزانەکە دەی بە حساب خۆت مسلمانی ئەچی دەریەکەی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ولا تهجروهن إلا في البيت نابێ هەجریان بکەی مەگەر لە ماڵەوە نەبێت تۆ چی دەریەکەی هەرەونە لار جوڵایەوە یەکسەر ئەڵێی بڕۆ بە ماڵی باوکە جنێو بە باوکی شێی جنێوی خراپ بە باوکی جنێوی زۆر خراپان بیستووە بە باوکی ناکرێت لە مزگەوت تا بڵم ئاواڵی بەس خۆ دەزانی چیڵی تکایە بە خۆمان دەڵێت خۆمان من تۆ هەمومان خەڵکی دەرەوە باز ناکەم ئەوەی ناو ئەم مزگەوتە ئێستا کە دانیشتوین کاکە خوانی بڕێگەر ئەمە نوخبەیەکی لێ دەربچێ ئەگەر ئەمە پیاوانێکی لێ دەربچێ کورە زۆرە زانی ئەگەر هەر یەکێک لێمە قسە بۆ 4 نەفەر بکە بزانم شارە چی لێت بزانم شارە چی لێت